لە دەڤەری باڵەکایەتی زۆرێک لە کارەکان بە هەرەوەز ئەنجام دەدرێن و ئافرەتانیش بێبەشنین لە کارە هەرەوەزیەکان و ئەوانیش ڕۆڵی گرنگیان هەیە و بە ئامادەکردنی خواردنی جۆراوجۆر بەشداری دەکەن. ئارێ وەڵا وەچی دەستوری قەدیم ئەوە بە هەرەوەزی دێن ژن و پیا و مندار و هەموو دێن ڕدێن سپی دێن و ئێختیار دێ و مختار دێ و هەموو دێن لێرانە کۆبن. ناوڵا لە ئیشەکانی دیشوێنە لە چر و کردن و لە هەموو چشتێن لە دروێنە و لە چر و لە ئەو چیشانە هەموو ئەوها دێن بە هەرەوەرزیە. داندۆک نالێنا ئەو داندۆکە لە چی پێک دێت و هە پێک دێت گەنمە کوتانەی کوراندیا شیرێژ نادەکە کردیا ڕوونیش داغەکەین و بەسە داکەین ئەوە کللتوری پێشایی با و باپیران ئەوێ دش برنج و مەرەگە شنێلێنا گۆشتی شنێلێنا. دوای کارکردن و ماندووبوونێکی زۆر کاتی نیوەڕۆ کرێکارەکان دەست لە کار هەڵدەگرن با مەبەستی پشودان و خواردنی نانی نیوەڕۆ. ئافرەتانیش خواردنی جۆراوجۆر و کوردەواریان بۆ کرێکارەکان ئامادە کردووە. بەڵێ هەوڕۆ زبارەی بابمان ئەمەش لێرە بەشداربووینە شیوەکان لە بنێشی فۆلکلۆری داندۆکم لێنا هەندێک پێرێن دۆنیا ئەمەش هەندێکی پێرێن داندۆک جا بەگەن من لێنایە لەگەر شیرێژی ڕوونەکەشن داخ کردیا نانەکەشن لە ناودانە برنج و گۆشت و مەرەگەشن دەگەر لێنایە وەڵا ئافرەتی شام بە شانی پیا و ئەویش ئیشی ئەکات. ئاری وەڵا پێی توانای هەستاین بە لێنانی شیوی فۆلکلۆری و زبارەیە لە گوندەکەمان پیاوەکان سەرقاڵن بە دوورینەوەی گەنم و ئەمەش ئافرەتەکان خەریکی شیو لێنانین. هەموو ئیشەکانمان بە هەرەوەدا و کە بە هەرەوەزیشە هەموو خزمەکان کۆ دەبینەوە و یارمەتی یەکتر دەدەین ئیشەکەی دەکەینە هەرەوەز. کارە هەرەوەزیەکانی ناوچەی باڵەکایەتی بریتین لە ڕاستچێڵان و دروێنەی گەنم و ئامادەکردنی خواردن لە بۆنەکان و چەندین کاری تر کە بە شێوازی هەرەوەز ئەنجام دەدرێن و سیمای کۆنی کەلتوری کوردەواری تا ئێستا لە ناوچەکەدا بە زیندوی ماوەتەوە. ئامادەکردنی خواردن بە شێوازی هەرەوەز لە ناوچەی باڵەکایەتی یەکێکە لەو کارانەی کەوا ئافرەتان شان بەشانی پیاوەکانیان لە سەرجەم کارە هەرەوەزیەکان بەشداری دەکەن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.